زیاتر لە 2 هەفتەیە قوتابیانی فاکەڵتی پەروەردەی وەرزش لە زانکۆی سۆران ڕاهێنانیان ئەنجام نەداون. ئەمەش بەهۆی بوونی کێشە لە نێوان زانکۆی سۆران و یانەی وەرزشی سۆران. قوتابیانیش دەڵێن بەهۆی نەبوونی هۆڵی وەرزش لە زانکۆکەمان زیانی زۆرمان بەرکەوتووە. فاکەتی پەروەردە بەشی وەرزش قاعدەی نییە تایبەت بەخۆی بێ. قاعدە خۆی نییە، یعنی دەرس لێ بکەن. زۆر جا ئێستا نمونە منە و سارە مەرحەلە دوومە 2 هەفتە دەوامی عەمەلیم نەکردو، دەرس عەمەلیم نەتوانی بخوێنم. ئەوە یەکێک لە گرفتەکان، یعنی ئەمن کوڕ خەمی لێ خۆ مامۆستاکانیش هەماشەوە نەتوانین دەرس بدەنەوە، دوای ئەو کۆڕس بووکان هەموو لەسەر مایت. بەتاکید کاریگەری لەسەر قوتابیان هەیە و ناشارینەوە کە بڵێم ئەو کێشەی ئێستا دروست بووە لەبەر ئەوەی هەم یەک هۆڵە و چەند وانەی عەمەلیشی لێ ئەنجامەدرێ. ئەوە هەموو کاریگەری لەسەر قوتابیان بووە و 2 هەفتەش دابڕان بەهۆی ئەوەی کە ئەو گرفتە دروست بوو. لەبەرەوەی ئەمە سیستەمەکان پۆلۆنیایە 15 هەفتە ئەو سمستەرەی دەرس ئەخوێندرێ، وانەکان ئەخوێندرێ، هەفتەك 2 هەفتە بەبەر عوتڵەیەکەوێت، توی هەفتەك 2 عوتڵەش بەهۆی ئەو کێشەی کە ڕاوەستا ئەمینێتەوە معنای چەند هەفتەیەکە ئەوە هەموو لە یاریزانی ئەخوا. بەرپرسی ڕاگەیاندنی یانەی وەرزشی سۆرانیش دەڵێت زانکۆی سۆران پابەند نەبووە بەو ڕێکەوتنەی لە نێوان یانە و زانکۆ کراوە، بۆیە ئێمە ناتوانین چیتر هاوکار بین لەگەڵ فاکەڵتی پەروەردەی وەرزش لە زانکۆی سۆران. ئێمە لە 2000 لەو ڕۆژەوەی کە زانکۆی سۆران کرایتەوە یانەی وەرزشی سۆران هاوکارێکی سەرەکی کۆلێژی پەروەردەی وەرزشی زانکۆی سۆران بووە. لەو چوارچێوە هەست بە مەسئولیەتکردنە بووە کەوا ئێمە هاوکار بووبین لەگەڵ زانکۆی سۆران. بەڵام ئەو ژێرخانێکە تەسلیمی زانکۆی سۆران بەشی وەرزشمان کردوت لە بەرامبەردا کۆمەڵێکی ئیجراعات هەبوو ئەوبایە زانکۆی سۆران بیکردا بە لەو نمونە دروستکردنەوەی یاریگای تۆپی پێ، بۆ نمونە بەکرێگرتنی خانوویەک بۆ دەستی کاژێڕیانی وەرزشی سۆران، بەڵام زانکۆی سۆران پابەند نەبووە کە 2 خاڵی زۆر جەوهەری بوون. بۆیە لە ئێستاوە دەستی کارژێڕی نوێی یانی وەرزشی سۆران بڕیاری دا ئەوان شتیتر ناتوانین هاوکار بن لەگەڵ زانکۆی سۆران بەشی وەرزش. تاوەکو ئێستا فاکەڵتی پەروەردەی وەرزش لە زانکۆی سۆران خاوەن هۆڵ و یاریگا و مەلەوانگەی تایبەت بەخۆی نییە. ئەمە لە کاتێکدایە کەمپی زانکۆ شوێنی گونجاوی هەیە بۆ دروستکردنی. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.